أمريكا كومبونين جرينج بأوكرانيا وروسيا هنا لآلية كي أمريكا وزيلينسكي نيناري ترامب لجلسة روكيا وأوكرانيا لألمانيا دجفن لآلية ديجي هر لألمانيا دجفينا كاديها بيت نبرا زيلينسكي ولاتين أوروبا داكو رشني فيزك بهتا حازش كرن بمسألة آشتيا راوستان دناشر ركفتنا كل روسيا هفكارن منو شجهانن روداوه دي جا ألمانيا أفكار مزن أرشينو الجلمة بيت جا أوكرانيا شان ديارو داو أوكرانيا دلنيا رحمن دل الجلمة بن جبركو جفين ألمانيا يا ببرة دلنيا هكود بيجن جن لسبيك ليديز فيرست بس جبركو جفين ألمانيا ام دل جيف خبريتشي ببزانم أو جفين كان جي خلاص بيتش جي درت كفيد أمشي أنجامة كي جبزاين حتى بري جفينا الجل بريطانيا ولاتن أوروبا دسبت كد زنار رشني فيسك هاتا حاضر كرن رشنویسه که حاضر کردیا کار لسرده تکرن شهیان هیا دوی رشنویسه ده هیا که اوکراین راضیه دزبرداری اندامتیا ناتو ببیتن لیدا خواست دکتن او گرانتین مینا ولاتن اندام دیکتیا اوروپا دا ولاتن اندام دناتو دا به بهندان جالیه یه ولاتن اوروپی و امریکا و لالیه که دنوا دانستاندر لسروی ده تکرن کو ستیفویت کوف هر وها جارد کوشنر هول دادن زلنسکی راضی بکن که دزبرداری تواهی دنباس ببید دزبردار بونا تواهی دنباس و تا نزیکی سیه جساده جه اوه هریما مزن نها که دست اوکراین دا دوی هیزن اوکراینی خوشوی داره وکشن اف چنده ایشا هری مزنه یعنی گریکوره یا هری مزنه ده نگهشتنا برای کفتن جالی وان همو ولاتن بجدار ده پروسه دا جنها و ولاتن اوروپی جاوره کرملن دکن کجبو اوی رشنویسا ایرو بشف ویتکوف او کشنه دلگل خوبه بنا واشنطن جرا بیجن نیت یعنی نه به زمان روسی لیل همبری ویجی بهیوی نبوینه بکیماتی که ایدی رشنویسک بچیتا بردست پوتینی یا ولاتن اوروپی لسر هفکری لی ده ترامپ جوی رشنویسی را بیجیتن یس دیار نینه باش زنارتو الجلمن بمينه تا إضافة كبيدس حسكم تلقلمة بيش بركونو كديار جهات جواشنطنة ديار مدفيد بزانم كا البرامبر دج بردانا جدوم باسه ويتكو فجارت كوشنر بوچی و زختل زلنسیت کن البرامبر ويت شرك يفتن هيا دي چاو اوكرانيا جي هف بيمانا خويا بري رازي كن بەڵە شەیان تاکو ئێستا ئەمریکا گوشارێکی زۆر لەسەر ئۆکرانیا کات بەو خاڵانە ڕازی بێ کە پێشتر ڕایان گەیاندووە بەڵام دیارە تاکو سەنیانتوانێەوە قەناعەت بە ئۆکرانیا بکەن ئەوەی تاکو ئێستا بەرپرسانی کۆشتپی ڕایان گەیاندووە لەسەر کۆبوونەوەکەی دوێنەڵێن بەرەو پێشتروی باشە بووە بە تایبەتی کە زەلنسکی گوتوویەتی ئێمە دەستبەردان لەو خاکانە خەینە گشتپرسیەوە بۆی بزانین خەڵکی ئۆکرانیا بڕیار لەسەر ئەمە بدەن بەڵام تاوەکو ئێستا ئەمریکا دڵخۆش نییە بە هەڵوێستەکانی ئۆکرانیا چونکە خۆتەزانی ئۆکرانیا ڕازی نەبووە ولا برامبر امريكا الله اگر بيتو وراسي بن بو مرجانه اما گارنتي امنيتانه كن او گارنتي امنيانه كا او ماوچي زور دعوتان كردبو دونالد ترامپ خوي زور دل خوشني با انجامي كوبنو كان بلام اوي تاكو سالن كوبنو كي دوينه زور باش بو چاروانه كن له چور روشيدا توش دابتوان هنگاي باشتر بنن چونك امريكا قناعتي و بين ريكوتك اكريت ابي روسيا شي بيراسي بيتو اوكرانيا شي بيراسي بيت آن پیان وای که اوکراینیا خالی لاوازی زیاتره بوده به سالشکان زیاتر سر آن بکرد بلام تاکو استاش ئەنجامێکی کۆنکریتی بەدەست نهاتووە دۆنالد ترامپ هەم زاواکەی و هەم نەردەی تایبەتی خۆی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ پرسی ئاشتی ڕاستپادەوە کە قەناعەت بە ئۆکرانیەکان و تەنانەت ئەوروپیەکانیش بکەن چونکە بەشێکی ئەو هێزەی ئۆکرانیا وەریەگرێت لە ئەوروپیەکانەوە دێت واتە ئۆکرانیا ڕاستە کوشاری زۆر لەلایەن ئەمریکاوە هەیە بەڵام پێی وایە چونکە پشتیوانی ئەوروپیەکانی هەیە ئەتوانێت بەرگەی کوشارەکانی ئەمریکا بگرێت بۆی ئەمریکا هەم لەگەڵ زەلنسکی سەرۆکی ئۆکرانیا هەم لەگەڵ ئەوروپیەکانیش گوشارەکات بۆی بتوانن بکەونە ڕێکەوتنی ئاشتی و دونالد ترامپ خوي زور بفلي بوريكوتنا باشا اوانا رينا ناف امريكا لاوكرانيا تشاوا سحت كان انجامنا وجفينا دهي الجاليا افرو دمكي داكو شارجي كي بردوامه يعني افت ناف اوكرانيا بتنه زان كراوشيا تشاوا يفجدل نيال ويري وبزان ما وزختا خلكي قال هيفيك براوستان دناشار افت شواتنا
وەرگێڕان چاواتێنە بەحسکردن چاوە سەر چاوت خەلکیت بینی خۆی ڕاستی شەهیان لە ماوەی ئەو دوو هەفتەیە کە ئێمە لە ئوکراینین و باسی دانوستان و ئەو کۆتایی هاتنی ئاشتیە ئەوەی کە ئێمە لە زاری خەڵکەوە دەیبیستین و هەم لە زاری بەرپرسانەوە بۆ پێش کە ئێمە سەردانی بەرەکانی شەڕمان کردو لەگەڵ ئەو هێزە تایبەتانەی کە ئێستا لە ناو مەیدانی شەڕم قسەمان کردو لەگەڵ بڵێن بەرپرس و سەرکردەکانی بەرەی ئەمنیان ئەوان تاوەکو ئێستا ڕازینین بەو خاڵەی کە هیچ بەشێکی خاکی ئوکراینا ڕادەست بکەن خۆی بەڕاستی شەهیان هاوکارانم زۆر بەباشی ڕوونیان کردەوە لە بابەتی ئەمریکا و ئەوروپا دەبێت لێرە یەکشت لە بەرچاو بگرین ئەو خاڵانەی کە ئەمریکا داینابوو بە دیاریکراوی ئەگەر من ئاماژە بە 3-4 خاڵی گرنگی بدەم ئەوە بوو کە ترامپ گوتوویە لە خاڵەکان ئوکراینا دەتوانێت ببێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپا بەڵام دەبێت دەستبەرداری ناتۆ بێ ئەمە شتێکە کە ئوکراین پێشتر زۆر سوور بوو لەوەی کە دەبێت ئەندامی ناتۆ بێت تا ئێستا بەەوە قەنەعەتی هاتووە باشە ببێت بە ئەندامی یەکێتی ئەوروپا بەڵام ئەوەش پرۆسەیەکی دوور و درێژە کە تا 2027 یان بۆ دیاری کردووە بابەتی دیکە و بوو کە نابێ سەربازەکانی لە 600,000 تێپەڕێ ئەمەش تا ڕادەیەک ینی گفتوگوەکان وا دەری دەخەن کە گەیشتوتە ئەنجام بابەتی دیکە پرسی ئەمنیە ئەویش ترامپ لە خاڵەکە ئاماژەی کردووە کە ئەوروپا دەبێ ئەمنیەتی ئوکراین بپارێزێ بەڵام سەربازەکانی یا فڕۆکەکانی بە نمونە لە پۆڵەندا جێگیر بکە ئەمە خاڵێکە کە تا ڕادەیەک دوودڵی ناو ئوکراینیەکان دروست کردووە کە بۆچی بەو شێوەیە باس لێوەکراوە بەڵام پرسی گرین کە پرسی خاکە بەڕاستی و من خۆم چوومەتە بەشی ڕۆژهەڵات لەوێ شەڕ گەرمە خەڵک دەڵێن ئێمە نامانەوێ سەرۆکەکەمان و خۆشمان قەناعەت بۆ بێنین کە دەبێت دەستبەرداری ئەو بەشانەی ئوکراین بین یعنی لەبەرچی باش دڵنیا سپاس بوو ئەوێ شروڤەیە تاکیری زنار یعنی ئەف شەڤەژی کۆمبوون هەیە بریتانیا و ئەڵمانیا دڵگەل زەلەنسکی کۆمبن و ئەس نزانم دێدلاینێک هەیە بۆ گەشتناب ئەvێ ڕەشنویسێ کەنگیە یانژی هەر ئەف گوتوبێژە ڕووسا دێ بەردەوام بن اف شبل دم جمیر هشتونیف ده سروک وزیر بریتانیا ستامه سروک کمار فرانسا ماکرون سروک وزیرین من پولندا ین ایتالیا ین هولندا ین نرویج هر واسه سروک فنلندا سکرتری گشتی ناتو ده الأوفيس راوشكار ألمانيا الجل زيلينسكي كومبن لبوچه أوروبي نهاد ويكي لكيدا حتى بري 2 ماهان 3 ماهان جه أوروبيا ندخواست كو أفشاره بوي آوائي هي بداوي بيتن كو داوية دا روسيا بجيت أفسر كتين أوروبي گشتين اوه باوريه كو دويتن ايدي پشتا خوات هنه ببومبين اتومي ين امريكا ين كل ولاتن أوروبي دهينه دانان جبو پاراسنا وان ولاتان گرم نکن هر واسا پشتا خواه به پیشسازی خواه یا سربازی گرم بکن و بر همینانا چکان پر بکن لو ما جد خوازن دوی قناغه دا به آوائه که جا آوائیان رکفتن بیتا کرن لگل اوکراینا و روسی که شرپ راوستیتن و دو قناغه بیدا تا که 10 سالن بیدا بر همینانا چکی پیش و ببن هر واسا جی پروژه که بمبیا اتمی انجی چک اتمی اروپی به سرپرستی فرانسه هبیتن داکو اگر ترامپ یانجی کسی که وکی ترامپی جاره کدی بیت سر دسالاته ل امریکا شورا بجن لبنیره کرم که تو بریاخو ام دکارن خو جهر مترسیه که بپاریزم او شروعه گشتی ولاتن اروپیش بوی شریعه اگر نه اروپی به هیچ آوایی که ناخوازن روسی داوی شریعه دب سر کویتن جبر کو دترسن بجن اگر سر کفت ایدی دبیت دومینو افکت و ده دست به ولاتن دنجی بیت کرد باش گلک سپاس بو زانیاری انت سپاس بو دلنیا و دیارجی دنیا گلک سارا بس حس کم زانم اگر هوا اضافه کتبینیا کبیتن از گلک حس کم هم بیجم جبر کو هین هر دول ولاتن گلکین گرنگین بریاردان نل سر بیشاری خۆی شەیان بەڕاستی زنار تەواوی قسەکانی کرد بەڵام یەک خاڵیشکە هەیە منیش کە لێرە لە ناو ئوکراین لەگەڵ بەشێک لە شرۆڤەکاران و هەروەها ئەو کەسانەی هەروە گوتم سەربازانی ئاستی باڵا قسەم کرد بە گشتی پێشبینیەکەن کە ئەم پرۆسەی ئاشتیە بەلانی کەمە و
چەند مانگێکی دیکە بخانێ ینی سەرڕای ئەوەی کە ترامپ دەڵێ ددلاینی دانابوو کە هیچ نەبێت تا کۆتایی ساڵ بگەنە ئەنجامێک بەڵام پێ ناچێ بەو شێوەیە دڵخۆشکەرانە بێ گفتوگۆیەکان پێ دەچکە زۆر زیاتر بخاینێ و ئەمە تا ڕادەیەکیش خەڵکی نیگەران کردووە لە ناوخۆ بەڕاستی و ئامادەکاری زیاتریش کراوە یعنی من خۆم مەدانیان ئەوەی کە بینیم دیارە زۆر گەشتبین نین بەوەی کە گفتوگۆیەکان بگاتە ئەنجام و شەڕەکە بەم زوانە کۆتایی پێبێت gelek spas bû zaniyariyên te dilniya spas bû te diyar tu ji Washingtonê gelme bûyî spas bû te jî zinar tu ji Almanyayê gelme bûyî destên me xweş